هەرچەند کاتژمێرێک پاش ڕاگەیاندنی سەرکەوتنی دیموکراتەکان لە ستانی پەنسیلڤانیا، جو بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا وتاری سەرکەوتنی خۆی پێشکەش کرد. خەڵکی ئەم وڵاتە قسەی خۆیان کرد، سەرکەوتنێکی ڕوون و ئاشکرایان پێبەخشین، سەرکەوتنێکی بەڵگەنەویست، سەرکەوتنێک بۆ ئێمەی خەڵک. زۆرترین دەنگەکانمان بەدەستهێناوە لە مێژووی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا، 74 ملیۆن دەنگ. جێگری سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکاش لە وتارەکەیدا کارنامەی 4 ساڵی داهاتووی خستە ڕوو. بۆ گەلی ئەمریکا گرنگ نییە دەنگت بەکێداوە، هەوڵ دەدەم ببمە جێگری سەرۆک هاوشێوەی جۆ لەگەڵ سەرۆک ئۆبامادا بە وەفا، ڕاستگۆ و ئامادە. هەموو ڕۆژێک کە لە خەو هەڵدەستم بیرم لای ئێوە و خێزانەکانتان دەبێت. ئێستا ئەو کاتەیە کە کاری ڕاستەقینە دەست پێ دەکات، کاری باش و سەرەکی ڕزگارکردنی ژیان و بەرەنگاربوونەوەی ئەم پەتایە تا ئابوونیمان بنیاد بنینەوە. پێویستە ڕەگەزپەرستی لە ڕەگ و ڕیشە هەڵکەنین، بەرەنگاری گۆڕانی کەشوهەوا ببینەوە، وڵاتەکەمان یەک بخەینەوە و گیانی زامارکراوی ئەم وڵاتەمان ساڕێژ بکەین. هاوکات و پێش وتارەکەی بایدن لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی ئەمریکادا ئاهەنگگێڕان دەستیان پێکرد. ئەوەی دەبێت دانی پێدا بنێم کە تووشی سەرسوڕمانی کردوم لە ناو شار و شوێنەکانی ئەم وڵاتەدا لە جیهانیشدا. ئەو خۆشیە و هیوایەیە کە بینیمان، نۆژەنبوونەوەی بڕوا بە سبینێ، ڕۆژێکی باشتر بەدوایدا دێت. بەو متمانە و بڕوایی بە منتاندا منەتبارتان کردم. پەیمانتان دەدەمێ ببمە سەرۆکێک کار بۆ یەکگرتووی بکەم نەک دابەشبوون. هەرگیزستانی سوور و شین نەبینم، بەڵکو ئەمریکا ببینم. بە دڵوگیان کار دەکەم بۆ بەدەستهێنانی متمانەی هەمووتان. بۆیە هەوڵی گەیشتن بە ئۆفیسم داوە تا گیانی ئەمریکا بگێڕمەوە بۆ بنیادنانەوەی بڕبڕی پشتیە وڵاتە، هەروەش جارێکی تر لە جیاندا ڕێز لە ئەمریکا بگیرێتەوە. کاملا هەرس یەکەم ژنی ئەمریکاییە لە ڕێی هەڵبژاردنەوە بگاتە ئەو پۆستە باڵایە لە ئەمریکادا، هەر بۆیەشە لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد کە پەیامێکی نوێ بۆ ژنانی ئەمریکا هەیە. لە کاتێکدا دەشێت من یەکەم ژن بم لەم ئۆفیسەدا، بەڵام دواهەمین نابم، چونکە هەموو ئەو کچانەی ئێستا سەیرمان دەکەن دەبینن ئەم وڵاتە وڵاتی دەرفەتەکانە. هەروەها مناڵانی وڵاتەکەشمان بەبێ گوێدانە ڕەگەز وڵاتەکەمان پەیامێکی ڕوون و ئاشکرای بۆ ناردن. خەونی خۆت بەخواستەوە ببینە، بە متمانەوە هەنگاو بنێ، بە شێوەیەک چاو لە خۆت بکە کە خەڵکی تر هەرگیز پێشتر بەو شێوەیە نەیان بینیویت و بژزانە. ئێمە لە هەموو هەنگاوێکدا پشتیوانیت دەکەین. خۆش هاتنەوە بۆ بەرنامەی هەفتانەی چاوی واشنگتن. بەرنامەی ئەم هەفتەیە تەرخان دەکەین بۆ قسەکردن لەسەر ئەگەر و نەگەرەکانی پاش ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردن. بۆ ئەو مەبەستەش میوانداری دوو نووسەر و لێکۆڵەر دەکەین، ناسر بابەخانی لە ستانی ڤرجینیای ئەمریکاوە، هەروەها خالد سولەیمان لە وڵاتی کەنەداوە. کاک ناسر، کاک خالد، سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان نم بەرنمەیەدا. کاک ناسر لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی کە زیاتر لە 7 ملیۆن دەنگی بەدەستێناوە، لە کاتێکە جو بایدنی ڕکابەری توانیوێتی نزیکەی 74 ملیۆن دەنگ بەدەست بێنێ. ئەمە چیمان پێ دەڵێ؟ سەرەتا سپاس بۆ میوانداریتان، بەخێراتنی کاک خالید دەکەم. ئەوەی ڕاستی بێ ئەو هەڵبژاردنانەی ئەم جارەی ئەمریکا ڕەنگە لە زۆر بۆشێنی داوان سەیر بکرێت، بەڵام یەکێک لە هەر گرنگترینەکانیان بە باوەڕی من ئەگەر بێتە سەرپێکاتەیەکی کۆمەڵایەتی ئەم وڵاتە ڕەچاو بکەین، دەگەڕێتەوە سەر ئەوەی کە دابەشبوونی ئەم وڵاتەیە بە دوو جەبسەر. یعنی تۆ لە هیچ هەڵبژاردنێکیدا بەو تۆخیە ئەو دابەشبوونە نابین. ئەوش بە باوەڕی من دەگەڕێتەوە سەر تەنانەت کەسایەتی کەسێک بنەوەی ترامپ کە بە باوەڕی من هەمیشەوە باس کردووە کە کەسایەتی ترامپ و کارکتەری سیاسی و ئابووری و ئەم بیزنسمەنە جیاوازە لە سەرجەم ئەو پارتێکە تێیدا ئەندامە. وێ بە باوەڕی من ئەو 7 ملیۆن دەنگە لە ڕاستیدا بە هەبوتەی هەندێک لە چاوەدێرانی سیاسی ئەمە هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا نەبوو، سەرۆکایەتی کۆماری ئەم وڵاتە نەبوو، بەڵکو ڕاپرسیەک بوو بۆ دۆناڵد ترامپ. و ئەمن ئەگەر بێنم بە حکمی ئەو ڕاپرسیانەی ناوەندە ئەکادمیکەکان کە بەر لە هەڵبژاردن باسییان لەوەی کرد کە لە زۆربەی هەرە زۆری ئەو ویلایەتە یەکلاکەرەوەکاندا کە بە ڕێژەی هەندێک جاردا تا 15% بایدێنن و پێشکەسبوو بە بەڕاستی دیتمان کە ئەم ڕاپرسیانە دوور بوون لەو چاوەڕوانیانەی کە ناوەندەکانی ڕاپرسی خستیانە بەردەم ڕایگشتی، بە حکمی ئەوەی کە ئاماژە بەوە دەکرا بەپێی سیاسەتەکانی ئەمە دۆناڵد ترامپ بە تایبەتی لە نێوخۆ کۆمەڵگای
بە وتێخوان بە دیوایدر بەدا بەشکەر ناسان بوو دیتمان بەڕاستی ئەو شتە بەم جۆرە نەبوو، یعنی 7 میلیۆن دەنگ بۆ کەسێکی وەک تەنانەت ئەو دەنگان لە دەنگەکانی باراک ئۆبامای لە سەردەمی دووەمی سەرۆکۆماریدا زیاتر بووە. ڕەنگە ئەوە نیشاندەری ئەوە بێت کە بەشێکی زۆر لە خەڵکی ئەم وڵاتە با بڵێن 50% خەڵکی ئەم وڵاتە لەگەڵ سیاسەتەکانی دۆناڵد ترامپ هاوتەری بوو. بەبێگومان دیارە بەشێکیش کە 74 میلیۆنەکە دەنجیانداوە بە بایدن جیاوازیان هەبوو لەگەڵ، بەڵام بۆ کاری سەرەکی ئەوەی کە بۆچی ئەو 7 میلیۆن دەنگە درراوە بە ترامپ بە باوەڕی من هەر دەگەرێتەوە سەر ئەوەی کە تەنانەت کەسایەتی ترامپە کە توانیوێتی ئەم دەنگانە لە خۆی کۆکاتەوە. ئەگەر کاندیدێکی دیکەی کۆماری هەبوایە ڕەنگە بە باوەڕی من ئەو ڕێژە دەنگێ بە دەست نەخستان. بەڵێ کاک خەلید کاک ناسر پێمان دەڵێ ئەنجامە بەراییەکان ژمارەی دەنگەکان لە نێوان ترامپ و بایدندا نیشانەیەکی حاشا هەڵنەگرە بەوەی کە دابەشبوونەکە ئێجگار زۆرە لە ئەمریکادا. بەڕای جەنابەت جۆ بایدن دەتوانێت ئەو دابەشبوونە بڕەوێنێتەوە یا هەر هیچ نەبێ کەمی بکاتەوە ئەگەر بێت و بە پێی ئەلکترۆل کۆلێج دانی پێدانرا کە سەرۆکی ئەمریکایە بۆ 4 ساڵی داهاتوو؟ سپاس و هەروەها منش کاک ناسر بەخێرهاتنی تۆکەم سپاس. بەڕاستی ئەوەی لە قسەکانی سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا جۆی بایدن باسەکرێ بەردەوام باسی یەکگرتنەوەی ئەمریکا، باسی ئەوە ئەکرێکە ئەو سەرۆکی هەموو ئەمریکیەکانە ئەوەی کە دەنگی پێداوە ئەوە دەنگیشی پێنەداوە. هەڵبەتە باس مەسلەی تۆخبوونەوەی ئەو جیاوازیە کە هەیە بەڵێ وایە ئەمە زۆر بە زەقی دەرکەوت بۆ چونکە دۆخەکە خۆی زەقە، دۆخی سیاسی و ئابووری و تەندروستی ئەمریکا زۆر زەق بووتەوە، بە تایبەتی کاریگەریەکانی پەتای کۆرۆنا بە شێوەیەکی زیاتر دەرکەوت. هەر لە چوارچێوەی ئەم بڵاوبوونەوەی ئەم پەتایە گیر و گرفتە کۆمەڵایەتیەکان زیاتر دەرکەوتن. یعنی بۆ نمونە ئێمە با بگەڕێنەوە سەر ڕووداوی کوشتنی جۆرج فلۆید کە بە ڕوونی بۆمانی دەرخست چەندێک کۆمەلگای ئەمریکی لە ڕووی پێکهاتە کۆمەڵایەتیەکەیەوە چەند تا ئێستا لەسەر جیاوازیەکان ئەژی. لەوانەیە میدیای ئەمریکی تا ئێستا بەو شێوە زەقە باسی نەکردێ، بەڵام لەم ڕۆژانەیە تەنانەت ململانەکان نەک تەنها لە ئاستی سیاسی لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان، هەروەها نەک لە نێوان جمهوری دیموکراتەکان و جمهوری کۆماریەکان، بەڵکو لە نێوەمان میدیا شەڕنگیاوەتەوە. ئەگەر تێبینیتان کرێ بێ لەم ڕۆژانەیە هەردوو کەناڵی فۆکس نیوز و CNN هێرشێکی زۆر ڕوون و ئاشکرا ئەکەنە سەر یەکتری. ئەمە لەم ڕۆژانەیە دەرکەوت. تەنانەت CNN فۆکس نیوزی بەوە تاوانبار کردووە کە لەسەر فیک نیوز ئەژی، لەسەر دیزئینفۆرمیشن ئەژیت. ئەم کۆمەڵی نمونەشیان هێناوەتەوە کە چۆن بۆ نمونە کەسێک ڤیدیۆیەک لە شوێنێک تۆمارەکە کەچی ئەو کەناڵە دێ پەخشی ئەکا بەبێ ئەوەی لێکۆڵینەوە، بەبێ ئەوەی فاکت چەکینگ بکات. لە بەرامبەرە هەمان کەناڵ CNN تاوانبار کردووە بەوەی کە ئەم بڵێن گوێگریان تەنها گوێگری نوخبەن و خەڵکی ئەمریکا تەماشای ناکەن. بەهەرحاڵ ئەم ویستم بڵێم ئەمە بە شێوەیەک ڕەنگی داوەتەوە. پێم وان نییە هیچ سەرۆکێکی ئەمریکی دارێکی ئەفسوناوی پێبێت بۆی بتوانێت نییە ئەم دووبەرەیە یەک بخات. بە تایبەتی لێرەیە طبعاً زۆر کەس باس لە ڕاسیزم ئەکەن، باس لە ڕاسیزمی سیستەماتیک دامەزراوە ئەکەن. هەڵبەتە تەنها ئەمە هۆکارەکە نییە کە کەواگوایە ئێمە جمهورێک بە ڕاسیست ناوبنین و جمهورەکەی تریش بە لێبوردە ناوبنین. نەخێر، مەسەلەکە لێرەیە بەرژەوەندیە، چونکە ئێمە هەمومان باشە زانین ژمارەیەکی ئێجگار کۆمپانیای زەبەلاح لە بواری چەک فرۆشتن و هەروەها لە بواری مدیکال ئەنشورنس، با بڵێن بیمەی تەندروستی، ئەمانە هەموو بەرژەوەندین. ئەو بەرژەوەندیە لە ناو کۆمەلگایە ڕەنگی داوەتەوە. بۆ نمونە خەڵکێکی زۆر داوا ئەکات ئەڵێ من بیمەی تەندروستی مەوێت، بەڵام خەڵکێکی تر ئەوەی کە توانایەکی باشی هەیە و ئەوەی لە میدل کلاس و بەسەرەوەیە توانای ئەوەی هەیە کە بۆ نمونە
بیمەی تەندروستی بکرێ پێویستی بەوە نییە داوا لە حکوومەت کە یان با بڵێن هەر یاسایەکی تر لە جۆری ئۆباماکە نوێ بکرێتەوە. کاک ناسر لە زۆرێک لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا ئەوەی کە لە پێش هەڵبژاردن ڕوویەدا دەست بەجێ لە پاش هەڵبژاردن یعنی هەمووی دەڕەویەوە ئەم جارەوەکو باسمان کرد هێشتا دابەشبوونەکە دیارە هەڵبەتە ئەمە بێت لە ساڵی 2000 ئەو کاتێک کە جۆرج بوش و ئەڵگۆر لە پێشەبڕکێ هەڵبژاردندا بوون ماوەیەکی بەسەر چوو و ڕەوانەوەی جیاوازیەکانیش ماوەیەکی بڕێک کەمتری پێچوو لەوەی کە ئێستا هەیە. لای تۆ چۆن دەکەوێتەوە ئەم جیاوازیانە دەڕەوەیانەوەیان نا؟ بەڕاستی بەگشتی لە هەموو وڵاتانی دنیا کاتێک تۆ دوو بەربژێری سەرەکی دەبێت بۆ هەڵبژاردنێک زۆر ئاساییە کە تۆ کۆمەلگاکەت بە دوو جەم سەردابەش بکرێت بۆ وێنە لە وڵاتی کە من بە بڵێن بەڕەچەڵک لەوێ ژیام و لە ئێران ژیام تۆ لەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری کۆماری ئیسلامی بەدەل لە سیستەمێکی دیکتاتۆری کە لە وڵاتەدا هەیە هەمیشە تۆ دوو باڵان دەبینی باڵێکی تونداژەکان و باڵێکی ریفۆرمخوازەکان و کەمەوە شتێکەکە بە شێوەیەکی بەردەوام ئەو جیاوازیانە ئەو تێکەڵنانە هەیە ئەوە حاشای لێ ناکرێت بەڵام بەسانەکە لەسەر ئەوەیە تۆ کاتێک دێ لەسەر پێکهاتەیەکی وڵاتێکی دیموکراتیک وەک ئەمریکا باز دەکەی وڵاتێکە کە لەسەر بنەمای هەندێک دامەزراوی دیموکراتیک دامەزراوە لەوێ یاسا سەروەرە دێنی سەیدەکەی دەبینی ئەو جیاوازەیە تاڕادەیەک زەق بۆتەوە کە کارگەیشتۆتە ئاستێک کە دۆناڵد ترامپ هاتۆ کە بۆ خۆی سیاست بەردەوام وڵاتی وەک ئەمریکا ڕەخنە دەگرێت لە وڵاتانی دیکتاتۆری کە دەڵێن دەوێت هەڵبژاردن بە شێوەیەکی ئازاد بڕێوە ناچێت لێوە ساختەکاری بوونی هەیە ئێستا ئێمە لە دۆخێکدان کە تا ئێستا کە ئێمە قسان دەکەین ئێستا دۆناڵد ترامپ دانی بۆ ناهێناوە کە لە هەڵبژاردنەکاندا دۆڕاندوێتی وەرە ئەوڕۆ لە ویلایەتێکی وەک جۆرجیا ئەوان هاتن ساڵیان تۆمار کردو لەسەر ئەو 14,000 دەنگەی کە بایدن لەوێ وە پێش کرد مەبەستم ئەوە بڵم کە بە حکمی ئەوەی کە ئەو دۆخی کە ئێستا بینی ئەو جیاوازیانێک ئێستا لە ئاستی سەراسەر ئەمریکادا دەبیگرێت دەرخەری ئەو ڕاستیەیە کە بەڕاستی کۆمەلگای ئەم وڵاتە بە دوو بەش دابش کراوەوە وەک کە خاریدش ئاماژە پێکرد ئەم پێم وانە بە هاتنە سەرکاری بایدن ئەم شتە ئاڵوگۆڕێکی بەسەر حکمی ئەوەی کە ئەمەوە دەزانین کە هەندێک دیالەتەن کە بە شێوەیەکی سنەتی و بە شێوەیەکی با بڵێن مێژووی و باو سەر بە کۆماریەکانن بەشێکیان سەر بە دیموکراتەکانن بەڵام لەو نێوەیدا کۆمەڵگەیەک بوونی هەیە کە ئەوان کێکلاکردنەوەی دەنگەکانن و ئەو کۆمەلگایە کە دابش بووە بەسەر دوو جەم سەردا بەشێکیان لایەنگری باڵێ ترامپ بەشێک لایەنگری دیموکراتەکان بەڵام دەموێت ئاماژە بۆ بکەن ئەم هەڵبژاردنانی ئەمریکا سیمایەکی زۆر ناحەزی لە ئەمریکا پیشاندا یعنی هەر لە یەکەم ڕۆژی سازبوونی دیبەیتەکانەوە کە لە نێوان بایدن و ترامپ کە چاوی تەواوی میدیاکانی دنیا و تەواوی دنیا لەم دیبەیتە بوو ئەوەی کە بینیمان و ئاوتپوتی ئەم دیبەیتە بە باوەڕم جگە لە شەرمەزاری نەتەوەی بەوەڵ ئەو چاودێرانی سیاسی هیچی دیکەی تێدا نەبوو قسە لەسەر قسە و قسە یەکتر بڕین و یعنی دەتوانم بڵم ئەمە لە شەعنی ئەم سەرۆکاتی وڵاتەدا نەبوو و وردە و دەشکە داهاتینە پێشی و تەنانەت ئێستا ئەو شێوە ترامپ ئەوڕۆ بایدن باسی لەوە کرد بوو دوێنێ کە قبول نکردنی ئەو شکستە لەلایەن ترامپەوە مایە شەرمەزاریە لەولاوە ترامپ دێنێ بازەوە دەکات کە ساختەکاریەکان ئەوەندە ڕادیانەوە کەیچێکی وەک بابڵێ شارەداری پێشووی نیویۆرک پارێزەری تایبەتی ترامپ ڕودی جوریانی دەڵێ ئێمە دۆسیەیەکی هەزار لاپەڕیمان ئامادە کردو بۆی کە بینیری بۆ دیوانی باڵای ئەم وڵاتە ئەمانە هەموو دەرخەری ئەو ڕاستیەن کە ئەم هەڵبژاردنانە بوو بە هۆکاریەوەی کە سیمای ئەم وڵاتە لە دەرەوەی وڵاتیش تووشی باڵێن داڕوشانێکی سیر بێت وڵاتی کە بەنگاشەی دیموکراسی بۆ وڵاتانی دیکەی دنیا دەکا و خۆی پێی وایە کە لەم تەکوز و نەزمی نوێی جیهانیەدا ڕۆڵی سەرەکی دەجێڕێ بۆ خۆی ئێستا لەگەڵ قەیرانێک ڕوبەڕوو بووە کە وڵاتی بەڕاستی داڕوشاندووە. کاگ خالید زۆر بە کورتی پێم بڵێ لە ڕووی دیموکراسیەوە هەڵسەنگانەکان چۆنە هاوڕای لەگەڵ کاک ناسرایاننا؟ بە دنیایەوە من ئەو قسانەی کاک ناسر کردی نامێ دووبارەیان کەمەوە بەڵام هاوڕام لەگەڵەوەیە کە ئەوەی ئەمڕۆ دیموکراسیەت دامەزراوە دیموکراسیەکان لە ئەمریکا تووشی گرفتێکی گەورە بوونە گرفتە گەورەکە لەوەیە تۆ مەسەلەکە لەوەیان نییە ئەگەر دەنگەکان جیاوازی دەنگەکان لە سا یەک بێ لە سا دوو بێ تا لە سا پێنجیشا بێ ئەو کاتە مرۆڤ ئەڵێ ئیمکانی ئەوە هەبێت ینی با بڵێن دووبارە بژمێرێتەوە بەڵام مشکلەکە گرفتەکە لێریان نییە گرفتەکە لەوەیە
کە ئەمڕۆ جیاوازیەکی زۆر هەیە لە دەنگەکانە تەنانەت ئەگەر جۆرجەش ئێستا کە ئەمڕۆ بڕیاریانە دیسانەوە بیژێ بەدەست بیژبێرنەوە و هەروەها ئەریزۆناش ئەگەر بیباتەوە هێشتا بایدن سەرکەوتووە بەڵام مشکلە گرفتەکە لەوەیە تا ئێستا ئەوەی کە ڕوئەدا لە ناو ئیدارەی بڵێن کۆشکی سپیا فەوزایەکی گەورەیە لەلایەکەوە وەزیری بەرگری لا ئەبرێ لەلایەکەوە ئەمڕۆ 4 بەرپرسی تری باڵا لە ناو وزارەتی بەرگریە لە پنتاگۆن لابراون و هەروەها ئامادەکاریەکرێ بۆەوەی بودجەی ساڵی 2022 یعنی ئەمانە هەموو ئاماژەیەکن بۆ ئەوەی ئەمڕۆ دامەزراوە دیموکراسیەکان تووشی گرفتێکی گەورە بوون یەکێکی تر لەوانە ئەوەیە بە شێوەیەکی تایبەتی هەر سەرۆکێکە هەڵەبژێرێەوە دەنگی زۆری نەدێنێ دوای ئەوە تیمی ئەو سەرۆکە دەست ئەکا بە ئەوە نییە ئیجراعاتی گواستنەوەی دەسەڵات تا ئێستا دامەزراوەکانی ناو کۆشکی سپی ناو ئیدارەی ئەمریکا ڕێگەیان نەداوە بە تیمی بایدن تەنانەت بچووکترین هەنگاو بنێن ئەمانە ئەوە دەرەخەن کە ئەمڕۆ ئیتر ئەمریکا ئەو ڕۆی نامێنێ لە دەرەوە بە کەس بە وڵاتێک بڵێ ئێوە دیموکراسی نین و ئێوە بە شێوەیەکی تاکڕەوان نەمامەڵاکەن بۆ چونکە ئەوە ئێستا لە ناو ئیدارەی ئەمریکا ئەم شتا ناکرێت کاک خالید کاک ناسر دەگەڕێمەوە وڵاتان ئەلبەتە تەنانەت بەر لە ڕۆژی هەڵبژاردنیش سەرۆک ترامپ جەختی دەکردەوە لەوەی کە زۆر تەبان نییە لەگەڵ ئەم شێوازی دەنگدانەی کە بۆ هەڵبژاردننی ئەم ساڵی 2020 دەکرێت بۆ سەرۆکایەتی ئەمریکا. پێم وایەوە کێشەیە کە کارتی دەنگدان لە پاش هەڵبژاردن کۆ بکرێتەوە پێم وایە کارێکی نەشیاوە خەڵک یانستانەکان پاش ماوەیەکی زۆر لە تەوابوونی هەڵبژاردن ئەو جا بکەونە ڕێخستنی دەنگەکان چونکە بەرەنجامی ئەمە تەنها یەک شتە و ئەویش زۆر خراپە دەزانێت ئەو شتە چییە پێم وایە زۆر مەترسیدار و خراپیشە کۆماریەکان جەخت دەکەنەوە لەوەی کە بڕوا نایێنن بەو ئەنجامە بەرایانەی کە بڵاوکراونەتەوە. ئەم هەڵبژاردنە کۆتایی نەهاتووە و زۆریشی ماوە تەواو بێت ئێمە تازە دەستمان کردووە بە پرۆسەی ئەژمارکردنی گونجاو و ڕاستگۆیانی دەنگەکان ئێمە لە پێناو مافی هەموو ئەو ئەمریکایانە دەجەنگین کە بڕوا متمانەیان بە هەموو هەڵبژاردنەکان هەیە نەک هەرامە هەڵبژاردنە. کۆماریەکان لە ژمارە لە ستانەکانی ئەمریکادا داوای یاسایی خۆیانیان تۆمار کردووە بەڵام بابزانی شکەرەوەی یاسایی چی دەڵێن لەسەر ئەو داوای یاساییانە. ئەو سەرنج و بیانوانەی لە داناڵد ترامپەوە بیستمان لەسەرم هەڵبژاردنە سەرنج و بیان و یاسایی نین بەڵکە زانیاری چاواشەکارین بیرۆکەی ئەوەی ئەگەر شەوی هەڵبژاردن نەزانین کێبراوەیە ئەوە شتێکی خراپ ڕوویداوە و پێویستە دان بنین بەوەی کێ لە پێشە ئەمە ئەو بیانوە یاسایە نییە لە بەردەم دادوەرێکدا بخوات کە سەرۆک دەستنیشانی کردووە یان لە بەردەم هیچ دادگایەکی ئەم وڵاتەشدا ناخوات چونکە یاسا هەرگیز وەها ناڵێت. ئەو ژنگەی لە پاش هەڵبژاردنەکانی ڕۆژی 3/11 لە ئەمریکادا دروست بووە وەکو شیکەرەوە ئاماژەی پێدەکەن ئەمە نیشانەیەک نییە بۆ شکستی هەم سیستمی دیموکراسی هەروەها سیستمی هەڵبژاردنیش لە ئەمریکادا. ئەوەی کە دەگوترێت هەڵبژاردننی ئەمساڵ کاتی زیاتری پێدەوێت بەمانای ئەوە نییە کە سیستمەکە تێکشکاوە لە ڕاستیدا نیشانەیەکە بۆ کارکردنی ئەم سیستمە و پێدانی کات بەو خەڵکەی دەنگەکانە ژمار دەکەن. کاک خالید لای جەلابتەوە دەست پێ دەکەم کۆماریەکان مافی خۆیان ئەمە شتێکە ینی تەنانەت دیموکراتەکانی ژنوکوڕی لێ ناکەن لەوەی کە داوای ئەوە بکەن لە ڕێی یاساوە دەنگەکان ئەژمار بکرێنەوە بەڵام پرسیارەکە لەوەدایە کۆماریەکان چ بەڵگەیەکیان بەدەستەوەیە بەڵگەیەکی کۆنکریتی کە دادگا بتوانێت بڕوای پێبێنێ. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژنامەی نیویۆرک تایمز باسی لەوە کردووە کە پەیوەندی کردووە بە 45 ویلایەتەوە کە هەڵبژاردنەکانیان تێ ئەنجام دراوە و کۆماریەکان با بڵێن تێبینیان هەیە یان تاعنی قانون یاساییان هەیە تا ئێستا هەموو ئەمانە 45 ویلایەت باسییان لەوە کردووە نەخێر هیچ گرفتێک نییە لە دەنگەکانە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە باسکردن لە ماف ئەمە شتێکە و هەروەها ڕەتکردنەوەی دەرەنجامەکان بەو شێوەیە کە هەیە ئەمە شتێکی ترە ئێمە با نمونەیەکی ئاسان بێنینەوە یعنی بۆ نمونەوان باس لە پنسیلڤانیاکەن پنسیلڤانیا
ئەگەر بێت و دەنگەکانیش بژمێرێتەوە. هەڵبەتە وەک خۆت ئاماژەت پێکرد کۆماریەکان و بە تایبەتی دۆناڵد ترامپ یعنی با بڵێن تێبینی لەسەر ئەوەیە کە دەنگەکان لە ڕێگەی پۆستەوە دراون. پاشە ئێمە ئەگەر بێت و بەراوردێکی بچوو بکەین لە پەنسیلڤانیا هەموو کۆی ئەو دەنگانەی کەوا دراون بە پۆست 10,000 دەنگن، بەڵام جیاوازیەکان لە نێوان ترامپ و لە نێوان بایدن 45,000 دەنگن. با بڵێن هەموو ئەو 10,000 دەنگەش کەوا لە ڕێگەی پۆستەوە دراوە کەنسڵ بکرێتەوە و لا ببرێت. بەڵا ئەوستی 5,000ەکەی ترچی لێەکەن. گرفتەکە لێرەیە بەڕاستی گرفتێکی نەزعەیەکی تاکڕەوانەیە بۆ مانەوە لە دەسەڵات و دیار بوو هەندێک لە سیناتۆرەکانی ڕپبلیکان بڵێن کۆماریەکان ترسیان لەوەیە کە جارێکی تر ئەگەر بێت و ئەم جارە لە دەسەڵات نمێنەوە گرفتێکی گەوریان بۆ دروستە بێ بۆی جارێکی تر زەحمەتە بێنەوە دەسەڵات بۆ چونکە خۆیان ئەزانن چیان کردووە لە ماوەی ئەم 4 ساڵەیە کێشە و گرفتێکی زۆریان بۆ خۆیان دروست کردووە لە ڕووی ئابووری، ناڵێن بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ژینگەییەوە، لە ڕووی ئەو فەوزایی کەوا هەبووە. یعنی لە هیچ ئیدارەیەکی سەرۆکەکانی ئەمریکا ڕووی نەیاوە ئەو هەموو بەرپرسە لە ئاستی باڵایە، لەسەر ئاستی وزارەتی دەرەوە، لەسەر ئاستی وزارەتی بەرگری، لەسەر ئاستی دامەزراوەکانی تری ئەمریکا بەردەوام ئیدارەکە لە ڕێگەی تویتەرەوە ببرێ بڕێوە و هەروەها ئەمڕۆ لە ماوەی چرکەیەکە بۆ نمونە وەزیری بەرگری ڕۆیشت، وەزیری دەرەوە ڕۆیشت، وەزیری بەرپرسێکی تر ڕۆیشت. ئەمە فەوزایەکی گەورەیە چونکە ئەوان ئەزانن چیان کردو لە ماوەی 4 ساڵە بۆ ترسێکی گەوریان هەیە. کاک ناسر سەرۆک ترامپ لە پاش ڕۆژی هەڵبژاردنەوە هەرچەندە ینی با بڵێن لێدوانی نەداوە، بەڵام لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەرەوە ژمارەیەک پۆستی کردووە. هیچێک لەوانە بۆ نمونە دەڵێ لە هەفتەی ئایندەدا گۆڕانکاری گەورە دەبینن لە ئەنجامەکانی هەڵبژاردندا. لە پۆستێکی تردا دەنووسێت لە کەیەوە میدیا بڕیاردەر بۆ لەوەی چێ سەرۆکی 4 ساڵی داهاتووی ئەمریکایە. چی دەڵێی لەسەر ئەم پۆستانە؟ پێم وایە لە ماوەی 4 ساڵیدا کە تویتانێک دەکرد ئەو تویتانێک لە پاش هەڵبژاردنەکانی داکردی بە باوەڕی من تویتەکانی بەنسبەت تویتەکانی ئەو کاتی باشتر و منطقیتر بوو. ناوەندەکانی ڕاپرسی لە ئەمریکا هاتن کارێکیان کرد لەباری سایکۆلۆژی و لەباری ڕەوانیەوە زەیمی دنیا و زەیمی کۆمەڵگەی ئەمریکایان بەرەو شوێنێک برد لەودا پێشەکی پێشوەختە ترامپ بە براوەی سەرکی دەناسێنرا. تەنانەت لە یەکێک لە تویتەکاندا ئاماژەی بۆش کرد بوو کە ئەوە ناوەندەکانی ڕاپرسین کە بە تاوانی دەستێوەردان لە هەڵبژاردنەکانی ئەمریکا بخڵێنە بەر دادگا. لە حقیقەتدا ئەگەر بمێ بەگشتی باز لەوە بکەم لە پەیوەندی لەگەڵ ئەو پرسەدا ئەوە ناوەندەکانی ڕاپرسی بکەن بە باوەڕی خۆم پێم وایە کۆمەڵگەی ئێلیتی ئەمریکا بەگشتی دنیا ئەو کەسانی کە لەو بوارەدا لێکۆڵینەکەن متمانەیەکی ئەو تویان بۆ ڕاپرسیانە نەما سەڵای ئەوە کە ئەم ناوەندانە بودجەیەکی زەبەلاحان لە پێیە بۆ ڕاپرسیکردن، بەڵام دیتمان ڕاپرسەکان ڕێک بەپێانە دەرچوو جیاوازی 7 میلیۆن و 74 میلیۆن نزیک بە 4 میلیۆن ئەو جیاوازیە نەبوو کە ناوەندەکانی ڕاپرسی باسییان بکرد. لەلایەکی دیکەوە ماسمیدیاکان و هەروەها ڕاگەیانە سنەتیەکانیش تعبیرێکی جوانە لەبارەی فاکس نیوز بەکاربردیان کرد بە شەو لەگەڵ ترامپ بە ڕۆژ لەگەڵ بایدن. بەبەست ئەوەیە کە ئەو کۆی ئەو با بڵێن دنیای مەجازی و دنیای ڕسانە دنیای ڕاگەیان کە بینی سیر دەکەی هەستەوەی دەکەی کە کۆمەڵگەی ئەمریکی گەیشت بۆ ئەو قەناعەتی مەبەستم لەو 74 میلیۆنێ و مەبەستم لەو دەسەڵات یایە کە بەدەستەوە بوو کە چی دیکە ترامپی وەک سەر کۆمار نەک وەک کۆماری خوازێ تابشتی ئەوەی نەبێناکە ترامپ 4 ساڵ دیکە سەرۆکی هەموڵاتن و لە هەمووی ئەوانە سیر و سەبەرەتر پێداگری ترامپ لەسەر ئەوەی کە ئەو سورپرایزێکی هەیە کە پێی وایە تەمپێرە باس لەوەی کرد دوێنێ باسی لەوە کرد کە ئێمە براوەی هەڵبژاردنەکانی شتێک وەک کاگە خالید ئاماژەی پێکرد ڕەنگە ئەو ساختەکاریانەی کە لەم هەڵبژاردنانەدا کرد بچون بەپێی ناوەندەکانی باوەڕ پێکرا و لە هەر 10,000 دەنگ لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا تەنیا 9 دەنگ بۆی هەیە کە ساختەکاری تدا بکرێت، ینی دەکا 9 سەدوم لە سەد، ینی کەمتر لە 1 لە 100
یعنی منزور موی ڕێژەیەکی یەکجار زۆر کەمەکە ناکرێتەوە پشتی پێبەستی بۆی کە ساختەکاری تێداکراوە بەڵام ئەوان دەڵێن هندێک بەڵگەمان بەدەستەوەیە وەک باسم لێ کردوری جولیانی باز لە دۆسیەکی هەزار لاپەڕەی ساختەکاری دەکات لە ویلایەتەکاندا و ئەوە دەبێت بچێت تەنیانەت ویلیام بار با بڵێن جەنرال ئۆتۆرنی ئەمریکای باسی لەوە کرد کە دەبێت ئەو دەنگانەی ئەو شوێنانەی کە حەز بەوە دەکرێت ساختەکاری تێداکراوە دەبێت بەڵام نە ئەو جێگایانێکە لەسەر وەحم و خەیاڵی ئێمە دەبێت ئەو شتەکانێک کە بەباری داکیومنتاریەوە دەکرێت پشتیان پێ بەسرەوە و تەنانەت کەسایەتێکی وەک مەکانەڵی ڕێبەری زۆرینەکان کۆمارێک لە سێنا یان کەسێکی سێناتۆر لێنزی گراهام کە پێشبینی ئەوەی دەکرێت ڕەنگە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوویەک لە بەربژێرەکان بێ وەسەر کۆماری هەم وڵاتە کەسایەتێکی قورسە یعنی لەباری شوێندانەریەوە وەک دیتمان تەنانەت لەباری سیاسەتەکانی دەرەوەی ترامپی لەگەڵی هاوڕانە بوو لە سەفەرەکەی کە ئەردۆغان کردی بۆ کۆشیسپی دیتمان شێوە هەڵسوکەوتی ئەو بەنسبەتی چۆن بووە تەبلێتەکەی زۆر بەناوبانگێکە نیشانی ئەردۆغانی داکەلێ کوردەکان چیان بەسەر بۆ مەبەستم ئەوەی ئەو کە بەگشتی ئەو کەسانێک نێوم هێنان باسی لێوە کرد دەبێت چیان گەلەوە بەدەستەوە بکە لە پشتی پەردە ئێمە ئاگامان لەو شتە نییە بەڵێ ڕاستە ئەگەر بەپێی ئەو ئامارانێکە خالی باسی کرد لە جگایکی 500 جیاوازی دەنگەیە با بڵێن ئەگەر ئەمن نازانم بە وردی ئەمە 10,000 دەنگە پۆستەیە دەی باشە بە هەر 10,000 دەنگ بۆ دۆناڵد ترامپ حساب بکرێت 35,000 دەنگەکەی کەچی بێتەوە بۆیە ئەمن پێم وایە دەبێت ئەو پرۆسە وەک ئەو ڕووباسکە لە جۆرجیای ڕەنگە پرۆسەیەکی درێژخایەن بێ و ڕەنگە بە حکمی کەسایەتی خودی ترامپ دان بۆ دانێنێ و بە شێوەیەکی سنەتی بە تەلەفۆن پیرۆزبایی لە بایدن نەکات چون پێی وایە ساختەکاریکەوە بەڵام بەگشتی ئەگەر بگەڕێمەوە سەر وڵامی پرسیارەکەی جەنابەت ئەمن پێم وایە ئەو کارانێک کە ترامپ دەکات لە تویتەکانیدا وە پشتگیری لێ دەکرد لە کۆماری خوازە بەرچاوەکانەوە ڕەنگە ئەوە سەیەکی ئەگەر نارەتوانێت یەک دوو ویلایەتیش دەنگەکان ئاڵوگۆران بەسەر بێت و ئەگەر بایدنیش بەسەر بەڵام دەهەیە ئەو قسە نابنێت کە هەڵبژاردنەکان ساختەکاری تێداکراوە بۆ نمونە ئەو ویلایەتە و ئەو ویلایەتە کاگ خالد هەروەکو کاگ ناسریج ئاماژەی پێکرد ژمارەی لە سیناتۆرەکان ئامادەی خۆیانیان پیشانداوە لەگەڵ بایدندا ئیش بکەن ئەمە بێ لەوەی کە هەندێک لە کۆماریەکانی تر لە کۆنگرێزدا لە دەرەوەی کۆنگرێزدا ینی لەگەڵ ئەوەدان کە ئاڵوگۆڕی دەسەڵات بکرێت و تەواو ئەمساڵ کۆماریەکان هەڵبژاردنیان نەبردووەتەوە بەڕای جەنابێ کۆماریەکان دەتوانن فشارێکی ڕاستەقینە لە سەرۆک ترامپ بکەن زانی کاک بڵێن شکالێتەکە گەورەیە بەڕاستی یەکەم کۆماریەکان لەوانەیە ئەگەر بایدنیش با بڵێن سبەینێ هەر خۆ هەرە بێ ئەم گواستنەوەی دەسەڵاتە هەر ئەبێت و ترامپیش هەرە بێ نەمێنێ و بڕات لە دەسەڵات مەبەستم لە دەسەڵاتە لە کۆشکی سپی بەڵام تا ئێستا ئاماژەکان بەرەوە ئاراستەیە ڕۆنکەوە کۆماریەکان زۆرینەی سینەی بەدەستی ئەوانەوە بێت ئەمە خۆی لە خۆیان بەشێکی مانەوەی بەشێکی زۆرە لە دەسەڵات لە دەستی ئەوانە بۆیە لەوەی جۆرجیا یعنی تا ئێستا سێ کورسی ماوە سێ کورسی تا ئێستەیەکلان نەبووتەوە ئایا بۆ کێ ئەبێت مەبەستم لە مەجلیسی شیوخە ینی کۆنگرەی پیران ئەمە تا ئێستەیەکلان نەبووتەوە بەڵام لە کۆتاییە من پێم وایە هەر ئەبێ دان بەوە دابنێن کە بە دەرەنجامەکانی هەڵبژارد نابنێن و پێشم وایە هەر ئەو نەفەسە نەرمەی جۆی بایدن کەوا باس لە گواستنەوەی دەسەڵاتەکە پێم وایە ئەمە سیاسەتێکی حەکیمانەیە تا ئێستا نەیویستووە مەسەلەن کێشەکان زیاتر بکاتیان فراوانتریان بکات قەیرانەکە بەرەوە ئاراستێکی تر بەرێ بەڵام من تێبینیەکم هەبوو نەکتێبینی با بڵێن شتێکم هەبوو ویستم زیادی بکەم ئەوش ئەوەیە ئەوەی کە ئەوانەی کە کاک ناسر ئاماژەی پێکردن هەنێ ناوی گەورە و خاوەن حزورێکی فراوان لە ناو مەجلیسی شیوخە ئەمڕۆ لەگەڵ ترامپ ئاوەسن ئایا بۆ ئایا حکمەتی سیاسیان لەدەستداوە بەڕای من ئەمە ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک ئەوش ئەوەیە کۆمارەکان نایەنەوێ ئەو شتانەی کە کراون لە ماوەی ئەم 4 ساڵەدا سەرۆکێکی دموکرات بێت ئەم شتانە پەکیان بخابیان وەستێنێت و بڕیاری تر بە یەکێک لەوانە دەرچوون لە ڕێکەوتنی پاریس تایبەت بە ژینگە ساڵی 2015 ئەمە یەک هەروەها دەرچوون لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمە دوو و هەروەها نزیکەی 100 یاسا هەیە تایبەت بە ژینگە لە ئەمریکا کە ئەمانە هەمووی لەسەر دەستی ترامپ
لابراون و هەروەها کۆمەڵێ یاسای تر کە ئەویش زیاتر پەرەپێدان بە وزەی ژێرزەوی مەبەستم نەوت و گاز و خەڵوز ئەمانە پیشەسازیکی گەورن لە ناو ئەمریکا و بەشێکی زۆریان لە ژێر دەستی کۆماریەکانە بۆیە سیاسەتی جۆی بایدن لەم ڕۆوە سیاسەتێکی جیاوازە بۆ نمونامێ نمونەیەک یعنی نمونەیەکی بچووکتان پێ بڵێم لەم ماوەیە کۆمەڵێ دەستگای ئەمریکی هەڵساون بە پێدانی فەندێکی گەورە کە زیاترە لە 4 ملیۆن دۆلار بە زانکۆکانی ئەمریکا بە ژمارەیەک زانکۆ ئەمریکا ئەوش لە پێناو یعنی با بڵێن نازانم چی شتێک بە کوردی بڵێن هەڵبژێرم ئەوەی دەرزیەک لە زەوی و لە کەش بدەن بۆ ئەوەی زەوی سارد بکەنەوە ئەیانەوێ لە ڕێگای تەخدیرکردنی زەویەوە کۆتایی بە کلایمت چێنج بێنن و هەروەها لە ڕێگای دارستانی میکانیکیەوە کۆتایی بە کلایمت چێنج بێنن کە ئەمە خۆی لە خۆیە نەک 4 ملیۆن دۆلار چەندەها ملیارد دۆلاری لە پشتەوەیە و هەروەها ئەو دامەزراوانەی لە پشتی ئەمەون زۆربەی زۆریان دامەزراوە کۆنسەرواتیڤەکانن کە سەر بە ڕێپوبلیکانن بە کۆمارەکانن. کاک خالید من لەسەر و پرسە دەگەڕێمەوە بۆلا دەچینە بەشی کۆتایی بەرنامەکەمان بە تایبەتی لە پەیوەندی بۆ دۆسەی کە جەناب داماژەوی پێکرد هەروەها بە دۆسەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە ئەنجامەکانی هەڵبژاردن لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە ئەمیش بابەتێک بوو مشت و مڕێکی گەرمی لەسەر بوو. هاوپەیمانیتیمان لەسەر بنچینەی مێژووی و بەهای هاوبەشمانە لەسەر بڕوای هاوبەشمانە بۆ کاری پێکەوەی بۆ بنیاتنانی جیهانێکی بەهێزتر و ئاشتیانەتر و گەشەکردووتر. ئەم ئامانجانش هەمیشە بەردەوام دەبن بەڵام لەگەڵ گۆڕانکاری لە دیمەنە جیهانیەکاندا لەو بڕوایەدام کاتی کارنامەیەکی نوێی ئەمبەر و ئەوبەری ئەتلانتی هەیە کە پڕ بەبەری جیهانی ئەمڕۆمان بێت. بێلەوەش ئەوروپاییەکانی وهای دەبینن کە سەرکەوتنی بایدن و هەرس دەشێت ببێتە هۆکارێک بۆ ڕەوانەوەی ئەو نیگەرانیانەی کە هەن. دەمەوێت جارێکی تر بە گەرمی پیرۆزبایی بکەم لە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا و هەروەها لە کاملا هێرس جێگری سەرۆکی هەڵبژێردراو کە بە یەک جار ژمارەیەک دیواری شوشەبەندیان شکاند. کاک ناسر لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم لە دۆسەی سیاسەتی دەرەوەی ئەمریکادا یەکێک لەو شتانی کە ئەوروپا و ئەمریکا لەسەری ناکۆکن دۆسەی کۆماری ئیسلامی ئێرانە چی چاوەڕوان دەکرێت لە بایدن؟ ئەم پێم وایە سەبارەت بە وەک بۆ خۆت لە قسەکاندا ئاماژەت پێفەرموو سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە نیسبەت با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت تاک بە تاکی ئەم وڵاتانە جیاوازە یعنی ئەگەر با بڵێن سەبارەت بە کۆماری ئیسلامی بینی سیاسەتی دەرەوەی ترامپ و سیاسەتی بایدن پێکەوە تێک بگرین بە باوەڕی من کێشەکە زیاتر کێشەیەکی تاکتیکیە تا استراتیژیک بێت یعنی هەر تقریبا دوومان لەو پێش بوو نیکۆلاس بێرنز لە نیویۆرک تایمزدا مقالەیەکی نووسی وتارێکی نووسی لەسەر ئەوەی ئاماژە بەوەی کرد کە ئەگەر بایدن بێت و بێتە سەر کۆمار نەتەنیا نابێ بشارەکان و گەمار و ئابوووریەکان لەسەر ئێران هەڵبگرێت بەڵکو دوو دەستەواژەی بەکاربێت یەکێکیان ئەوە بوو کە دەبێت ئەم بشارانە درێژخایەنتر بکرێن و بەهێزتر بکرێن مەبەستم چێ مەبەستم ئەوەیە بڵم ئەگەر دیارە لەباری ڕەوانی و ئێستا کە سەیری کۆمەڵگەی ئێران دەکەی بە تایبەتی لەباری ئابووریەوە دەتوانم بڵم پشوکێشانێکی زۆر بەرچاو دەدیترێت لەباری داشکاندنی نرخی دراوی ئەم وڵاتە لەباری داشکاندنی نرخی سیارە و ئەم جۆرەشتانە بەڵام ڕاستەکەی ئەوەیە بە حکمی ئەوەی کە ئەو بشارە با بڵین حەدی ئەکسەرەکان ماکسیموم پرێشر ئابووری ئەم وڵاتەی ژێرخانەکانی ئەم وڵاتەی بە تایبەتی سانتەکی نەوتی ئەم وڵاتەی لەناو بردووە ئێستا ئەمەی کە ڕوودەدا دەتوانم بڵم تەنیا بڵقێکی وەکسەر ئاوە و ناکرێت لەسەر ئەوەی استناد بەوە بکرێت کە بڵین بە هاتنە سەرکاری بایدن ئێران دەبێتە شامی شەریف لە حقیقەتدا دەمێ ئاماژە بۆ بکەم تەنانەت هەریس لە دیبیتێکدا لەگەڵ مایک پێنس ئیشارەی بەوەی کرد کە ئێمە لەگەڵ بە حکمی ئەوەی کە باسییان لە دزیبوونی لە ڕادەبەدەری دموکراتەکان لە ئیسرائیل کرد یعنی بەرژەوەندی ئیسرائیل وان ڕێک دەکەوێتە لەگەڵ دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی بۆیە ئەمن پێم وایە ئەو کێشەی کە بینی دموکراتەکان و
کۆماریەکان سەبارەت بە سیاسەتی دەرەوە سەبارەت بە کۆماری ئیسلامی هەیە کێشەیەکی تاکتیکیە چون ئەوان ئاماژە بۆ دەکەن دەڵێن کۆماری ئیسلامی وەک ئوروپایەکانیش ئاماژەی پێ دەکەن ئاماژەکە لەبیرمان بێ دەستەواژەیەکیان بەکارن بە نێوی 3M ماکرۆن و ترێزا و مێرکل ئاماژەکان ئێران بەیانەیەکی هاوبەشیاندا ئێران هۆکاری ناسەقامگیریە لە ناوچە بە حکمی موشکە بالیستیکەکانی وەلایەکی دیکە و ئێرانیان تاوانبار دەکرد بە ئەوەی کە پشتیوانی لە تێرۆریزم و دەستێوەردانی لە وڵاتانی ناوچەدا دەبێت لە شمالی لوبنانەوە بکرێت تا دەگاتە باکووری یەمەن ئەمە باشوور یەمەن ئەمە وەلایەکی دیکەەوە ئەوەمان لەبیر نەچێت پرسینە و خۆی خەڵکی ئێرانی زۆر بینێت بە تایبەتی لە ئەمریکا ئەم خەڵکەی ئەمریکا خەڵکی ئێران کە لەگەڵ ناوەندەکانی بڕیاراتی قەراری سیاسی چەل ئەدمینیستریشنی ترامپدا بێ چدا لە بایدندا بێ پەیوەندیانێ پێشێرکردنی مافی مرۆڤی جێژێت لە کێشانەیەکەیە بۆیە بەستنەوەی ئەم با بڵێن تەنیا بە ڕێکەوتنی ئەتۆمی ناتوانێت بڵێن کە بایدن بێتە سەرکار جیاوازێکی ئەو تۆی دەبێت لەگەڵ ترامپ بە باوەڕی من کێشانێکە لە گۆڕەدا هەن دیسانەکە ئێران لەژێر ئەو شارانەدا دەبێت بە حکمی ئەوەش دەتوانین ڕێک بۆ سووریا ڕێک بۆ هەرچەند تەنیا شتێکی کەم دەتوانم بڵم سەبارەت بە سیاسەتی دەرەوە جیاواز بوو شێوەڕوانینی بایدن بوو بە نیسبەت پرسی کوردەوە لە سووری بە تایبەتی لە سووریا و بە درێژەیەکی کەمتر لە عێراق کاک خالید بۆ تورکیا چۆن بایدن لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا چەند جارێک یعنی ئاماژەی بەوە دەکرد کە پێویستە پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنی تورکیا بکرێ پێم وایە بە شێوەیەکی گشتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە زەمەنی بایدنە ئەگەڕێتەوە سەر ئەو سیاسەتە دامەزراوەیی کە هەیە ئەوەی بە نەفەسێکی درێژەوە مامەڵە لەگەڵ شتەکانەکەن چونکە لە سەردەمی ئیدارەی دۆناڵد ترامپ لە ماوەی ئەم 4 ساڵەیە جۆرێک لە میزاجیت هەبوو لە مامەڵەکردن لەگەڵ کێشەکانە بۆ نمونە بەنسبەت تورکیاوە لە ماوەی شەو ڕۆژێکە لە دوای یەک تەلەفۆنەوە لە نێوان ترامپ و ئەردۆگان ترامپ ئاڵای سەوزی بۆ ئەردۆگان هەڵکرد بۆ ئەوەی هێرش بکاتە سەر ڕۆژاوا و ساڵی ڕابردوو ئەم کاتانە هەنی ناوچە لە ڕۆژاوای کوردستان داگیر بکە ئەمە جۆرێک بوو لە میزاجیەتی سیاسی جۆرێک بوو لە بەرژەوەندی سیاسی تەنانەت بە بێگەڕانەوە بۆ پنتاگۆن بە بێگەڕانەوە بۆ وزارەتی دەرەوە ئەم بڕیارانە ئەدرا لە ڕێگای تێکەوە لە ڕێگای تەلەفۆنێکەوە ئەمان من پێم وایە لە زەمەنی بایدنە لە زەمەنی با بڵێن ناوی کەسەکان نەبنە کەسی یەکەم لە زەمەنی دیموکراتەکانە وزارەتی دەرەوەی ئەمریکا سیاسەتی دەرەوەی ئەمریکا جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ سیاسەتێک ئەو سیاسەتی کەوا هەناسەیەکی درێژ هەڵەکێشێ هەڵەکێشێ پێشەوەی بڕیارێک بە بۆ نمونە بڕیارەکەی تر هەر بڕیارێک بێ ئایا بڕیارێکی سەربازی بێ بڕیار هەر شتێک بێت بەڵێ کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوا یەکی سی چرکەتان هەیە چی چاوەڕوان دەکەی کاک ناسر لەم 4 ساڵەی ئایندەدا ئەگەر بایدن لە کۆشکی سپی بێ سی چرکە فەرموو بە باوەڕی من ئاڵوگۆڕێکی ئۆتۆ سەرسۆخێنەر ڕوونادا بایدن 8 ساڵ جێگری سەرۆکۆماری ئەم وڵاتە بوو و لەو 8 ساڵیدا کارێکی ئۆتۆ نەکرا کە با بڵێن نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕازیات جۆری پەیوەندەکانە لەگەڵ ئەوروپا ئەوە ئاڵوگۆڕێکی ئەوتۆی بەسەر بێ پێم وایە بە باوەڕی من هیچ ئاڵوگۆڕێکی ئەوتۆ کە با بڵێن بنەڕەتی بێ هەستێکراوە ڕوونادا ڕوونادا کاک خالێت من پێم وایە لە سەردەمی دیموکراتەکانە بایدن بڕیارەداتەوە ئەمریکا جارێکی تر بگەڕێتەوە ناو ڕێکەوتنی پاریسی 2015 بە نسبەت سیاسەتی ژینگەی جیهانی و هەروەها هێشتنەوەی پلەی گەرمی لە سنووری 1.5 یان با بڵێن ئەگەر زیاتر بێ ئەگەر کەمتر بێ ئەمە لەلایەکەوە و هەروەها گەڕانەوە بۆ ناو ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمە لەلایەکەوە لەسەر ئاستی ناوخۆش ئەتوانم بڵێم کۆمەڵێک لەو بڕیارانەی کەوا تایبەتن ژینگەی ئەمریکاوە دیسانەوە ئاکتی بکرێنەوە
بەڵێ کاک خالێد کاک ناسر سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتندا سوپاس و پێزانینم هەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان لێڵی.